مەسیحیەکانی دەشتی نینەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان لە کەمبوونەوەدایە. ڕۆژانە خێزانە مەسیحیەکان ناوچەکانیان بە یەکجاری جێدێڵن و بۆ دەرەوەی وڵات کۆچ دەکەن. لە شار و شارچکانی دەشتی نینەوە 135 خێزانە مەسیحەکان گەڕاونەتەوە سەر ماڵەکانیان. ئەوانەی تر بەشی زۆریان کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات. بەشێکیش لە خێزانەکان لە شار و شارچکانی هەرێمی کوردستان ماونەتەوە. ئێرە قەزای حەمدانیە لە دەشتی نینەوە، گەورەترین شاری مەسیحیەکانە لە عێراق. تەواوی دانیشتوانەکەی تەنها مەسیحی نشینن، بەڵام لێرەش ڕۆژانە دەیان خێزان دەرگای ماڵەکانیان بە یەکجاری دادەخەن و شارەکەیان جێدێڵن کۆچ دەکەن بۆ دەرەوەی وڵات. الهجرة مستمرة بالحقيقة، لا نستطيع أن نقول توقفت الهجرة مستمرة، وهذا کۆچکردن بۆ دەرەوەی وڵات بەردەوامی هەیە و نەوەستاوە. بەداخەوە ڕۆژانە خەڵکەکەمان شارەکە جێدەهێڵن. زۆربەی خانووەکانی گەڕەکەکەمان چۆڵ بوونە. کێشەکان زۆرن کەوای لە مەسیحیەکان کردووە کۆچ بکەن. لە ناوچەکەی ئێمە پرۆژەی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی ناوچە وێرانبووەکان یاخود قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان نییە. حکوومەت ئێمەی لە هەموو ڕوویەکەوە پشتگوێ خستووە. لە دەشتی نینەوە زۆری هێزی چەکداری جیاجیا و کێشە و ململانەی نێوان هێزە چەکدارەکان یەکێکە لەو خاڵانەی وای لە مەسیحیەکان کردووە ناوچەکانیان جێبێڵن. يعني اكو اكثر من جهه تحكم المنطقه، ما تعرف هذا منه وهذا منه فلان وفلتان، فما تعرف الوضع مو مستقر، والعالم اي واحد يجي له يطلع ما يبقى. زیاتر لەلایەنێک حکمی ناوچەکەمان دەکەن. نازانین ئەمانە چێن و سربەچێن. زۆری هێزی چەکدار و سربەلایەنی جیاجیای سیاسی و کێشە و ململانەی نێوانیان وای لە خێزانە مەسیحیەکان کردووە هیوایان بەوە نەماوە جارێک تر ناوچەکە ئارام بێتەوە. هەر بۆی ڕۆژانە خێزانە مەسیحیەکانی گەڕاونەتەوە دووبارە شارەکە جێدەهێڵن. نزیکەی 3 ساڵ بەسەر ئازادکردنەوەی قەزای حەمدانیەدا تێدەپەڕێت. تا ئێستا ژمارەیەکی زۆر لە خانووی هاوڵاتیان و کەلیسەکانی قەزایەکە هەر بە سوتاوی ماونەتەوە. پێش داگیرکردنی ئەو قەزایە لەلایەن تیرۆریستانی داعش زیاتر لە 70,000 هاوڵاتی مەسیحی تێیدا دەژیان. ئێستا کەمتر لە 20,000 هاوڵاتی مەسیحی لە قەزایەکە ماونەتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز، قەزای حەمدانیە.